فێمینیزم کە واناسراوە ڕێکخراوێکی یاخود بڵێم بزوتنەوەیەکی ڕزگاری خوازی ئافرەتان بێ هاتبێ بۆ ڕزگارکردنی ئافرەت لەژێر ئەو بارە ناڕەحەتیانەی کە لە کۆمەڵگا و هەروەها لە ئەنجامی کۆمەڵێک ممارەساتی خراپ و نادروست سەپێنراوێ بەسەریە. بابەتەکەم پێم خۆش بوو ناوی بنێم حەقیقەتی فێمینیزم، چونکە بەو پێیەکەوە ئێمە بیستومانە لەم لاولا لە خەڵکانێک کە هاوردەکاری ئەو فکرەیەن یاخود بڵێن تەڕویج پێدەری ئەو ئیتیجاهەن کەوا ئەم بزوتنەوەیە تایبەتە بە یعنی بزوتنەوەی کە بۆ ڕزگاری خوازیە بۆ ڕزگارکردنی ئافرەتان هاتووە. بەس لەوانەیە زۆرێک لە برادەرانی ئیتیجاهی عەلمانی کە ڕەواج پێدەری ئەم فکرێن خۆشیان لە بنەڕەتەوە لە بزوتنەوەی فێمینیزم تێنەگەیشتون. بۆیە پێم خۆش بوو لێرە عەرزی ئێوەی بکەم کەوە وەکو ئافرەتێکی موسڵمان کە لەو وارەیە ڕوبەڕووی ئەوانە بنەوە تێکەڵیان ئەکەن، لەوانەیە لە زۆرێک لە مەفهوم و چەمکەکان ئەوان خۆیان بە سەباق بزانن، پێیان باش بێکە پێیان وا بێکە ئەو ئافرەتەی هەڵگری بیری ئیسلامی و ئینتیمای ئیسلامی هەیە زۆر دوورە لەو چەمکە تازانەی کە ئەوان هێناویانە. بۆیە حەقیقەتی فێمینیزم گرنگە وەکو خۆی بزانرێ، بە تایبەتی لەلای ئێوەی بەڕێزەوە بۆ ئەوەی وەکو چەکێکی بەرەنگاربوونەوە مناقەشەکردن لەبەردەستان نابێ. جارێ لە سەرەتاوە ئەو فکرەی کە پێی وایە فێمینیزم بزوتنەوەیەکی ڕزگاری خوازی ئافرەتانە فکرەیەکی هەڵەیە 100%. فێمینیزم بزوتنەوەیەکی چەقبەستووە لە دەوریمێ، جیاوازیەکانی نێوان ژن و پیا و قوڵتر ئەکاتەوە. بەو پێیکەوە تەرکیز ئەکاتە سەر شوناسی مێبوون لە بەرامبەری شوناسی نێربوون، تەرکیزکردن لەسەر ئەوەی کە مێ کەینونەیەک یاخود پێکهاتەیەکی جیایە لە نێر، لە ڕووی ڕەگەزیەوە، لە ڕووی بیرکردنەوەوە، لە هەموو ڕۆکانی ترەوە و نێر بە شێوەیەکی گشتی بەهۆی ئەو هەلومەرجەی کە لە سەردەمێکی زووە بۆی ڕەخساوە توانیوێتی سوڵتە و دەسەڵاتی خۆی بسەر پێنێ بەسەر مێیە، دەستەمۆی بکە، زوڵمی لێ بکە، چۆنی بوێ وا هەڵی سوڕێنێ. ئەوە فکرەی بنەڕەتی و ئەساسی بزوتنەوەی فێمینیزمە. دەرکەوتنی نیچە لە ژیانی ڕۆژئاواییەکانە کە فەیلسوفێکی ئەڵمانیە کاریگەریەکی زۆری دروست کرد لەسەر گۆڕانکاری لە فکر و فەلسەفەی غەربی، گۆڕانکاریەک کە مرۆڤی لە سەنتەربوونەوە دەرهێنا. فکری ڕۆژئاوایی ئێستا لە سەردەمێکە ئەژی کە هیچ سەنتەرێکی نییە، یعنی هەتا مۆدێرنە ژووتمان مرۆڤ سەنتەری هەموو ئەحکامەکانیان بووە، بەڵام کۆمەڵک گۆڕانکاری بەسەر ژیانیانە هات، ئەویش ڕووکردنە مادیەت، تەفسیرکردنی مادیانە بۆ هەموو شتێک. مەسەلەن کاتێک کە فیزیای کوانتەم دەرکەوت، فیزیای کوانتەم ئەو لێکۆڵینەوە زۆر وردانەیە کە لە کەوناکرا سەبارەت بە گەردیلە، ئێمە هەتاکو سەردەمانێکی نزیکیش وا دەرز ئەخوێنرا لە لای ئێمە کە مادە لە خانە پێک هاتووە و خانەش لە ناوکێک پێک هاتووە و ئەلکترۆن بە دەوری ئاسوورەتەوە، ئەو ناوکە سابتە، ئەوە مەرکەزی مادەیە، هەموو مادەیەک لەو ناوکەوە خانەیەک و دوو خانە و سێ خانە گەشەکە. بەڵام کاتێک فیزیای کوانتەم دەرکەوت سەلماندی کە ناوک بە هیچ جۆرێک سابت نییە، لە کۆمەڵێک وردەگەردیلەی زۆر ورد پێک هاتووە کە بەردەوام لە گۆڕانکاریان. ئەوە ئیلهامێکی دا بە فەیلسوفانی غەرب کە
مادام ژیان بریتی بێ لە مادەش هیچ سەباتێکی تیا نەبێ بەردەوام لە گۆڕانکاریە بێ کەواتە ژیان بەردەوام لە گۆڕانکاریایە مادام ژیان بەردەوام لە گۆڕانکاریە بێ ئەم سەردەمەی ئێستا ئەم سەعاتەی ئێستەمان لەگەڵ سەعاتی دواییترمانە لەگەڵ 2 سەعات دواییتر لەگەڵ چەند ڕۆژێ دواییتر زۆر جیاوازی هەیە ئەوە وای کرد کە لە ڕووی فکریشەوە هیچ جۆرە مەرجعیەتێک نەهێڵنەوە بۆ خۆیان چونکە وتمان ڕویان کردە تەفسیرکردنی مادی بۆ هەموو شتێک مرۆڤ بوو بە کائینێکی تاگڕەهەند لە فکری ئەوروپایە تاگڕەهەند بەو معنایە ئێمە وەکو موسڵمان پێمان وایە مرۆڤ پێکاتوە لە جەستە لە ڕوح و نەفس جەستە جانیبە مادیەکەی ئینسانە ڕوح و نەفس جانیبە معنەوی و نادیارەکەیەتی چۆن جەستە پێویستی بە خواردن و تێرکردن و گەشەکردن هەیە ڕوح و یعنی نەفسیەتی ئینسانیش بە هەمان شێوە پێویستی هەیە زۆر جار ئینسان ناوادانیشتووە پێی وایە کە یعنی لە ڕووی مادیەوە هیچ مشکلەیەکی نییە مرتاح حەنانی خواردووە هیلاگ نییە خەوتووە بەڵام مرتاح یعنی لە ڕووی نەفسیەوە مرتاح نییە خۆشی نازانێت سەبەبەکەی چییە سەبەبەکەی پێویستی ڕوحە بە کۆمەڵک غیزا بە کۆمەڵک خواردن کە ناکرێ شتە مادیەکان تەعویزی بکەنەوە یعنی ئێمە تەنها بە تێرکردنی لایەنی جەستەی و مادی ناتوانین لایەنی ڕۆحیمان تێرکەین بەڵام ئەم دوو ڕەهەندیە ئەم تعقیدە لە ژیانی ئینسانی ڕۆژئاواییە ئێستا نەماوە ئەوان وەکو وتمان ڕوویان کردە ئەوەی هەموو شتێک تەفسیری مادی بۆ بکەن ئەوەی کە زانست نەیسەلمێنێ وجودی نییە لە لای ئەوان لەبەرەوە ئەتوانی لە ڕووی جەستەیی و لە ڕووی مادیەوە جەستەی مرۆڤ تەشریح بکەی بیکەی بە چەند خانەیەک بە چەند ئەندامێک چەند کۆ ئەندامێک لێی کۆڵیتەوە بە هەموو شێوەیەک بەڵام پەیبردن بە جانیبی ڕۆحی و نەفسی ئینسان شتێکی قورسە تۆ توانی حەجمی خەم دیاری بکەی بای چەندێک گەورەیە یان چەند بچووکە یان خۆشی یان دڵناخۆشی یان هەر یەکێک تەنانەت ڕۆح کە تا ئێستا زانستی سەردەم نەیتوانیوە پێی بە هیچ شتێکی بەرێ لەبەرەوە ئەوەی کە نەچووە خانەی پێی پێبردننی زانستی لە ئەوروپا لە غەرب وازی لێهێنرا کە وازی لێهێنرا مرۆڤ بوو بە کائینێکی تاگڕەهەند مرۆڤێکی مادی کە هەموو خەم و حەز و ئارەزوویەکی تێرکردنی لایەنە مادیەکانی بوو وەکو معلومیشە لایەنی مادی هیچ کاتێک بە تەواوی ناگاتە ئیشباعی تەواوەتی واز لەو دەقە ئاینیانەی خۆمان بێنە کە حەدیث و ئایەت زۆرە لەسەر ئەوەی کە مرۆڤ تەنها چاوی بەگەڵ بڕەبێتەوە بە هیچ ئەوە دەلالەتە لەسەرەوەی کە پێویستیە مادیەکان بە هیچ شێوەیەک تێربوونیان نییە شتێکی کەم بۆ زۆر بۆ زۆرتر بۆ زۆرتر بۆ زۆرترین دەرکەوتنی سەرمایەداری لە ئەوروپا یاخود لە غەرب بە شێوەیەکی گشتی کاریگەریەکی خراپ و زۆر سەلبی کردە سەر ئەو تاگڕەهەندبوونێ یعنی تاگڕەهەندبوونی مرۆڤی قوڵتر کردەوە بەو پێی سەرمایەداری سیستمێکە تەنها گرنگیەدا بە قازانج و زەرەر و زۆرترین قازانج زۆرترین ئینتاج بەدەستهێنانی زۆرترین قازانج بیر لە لایەنە نامادیەکانی ئینسان ناکاتەوە سەرمایەداری هیچ بەهایەکی بەرزی بۆ ئینسان نەهێشتەوە لەگەڵ ئەو تەتەورەی لە ڕووی معریفیەوە کەوتمان ڕوویە بۆ چونکە لە ڕوانگەی سەرمایەداریەوە تۆ ببی بە خاوەنی پرۆژەیەک بەردەوامە بێ هەوڵ بەی ئەم ساڵت لە پار ئینتاجت زۆرتر بێ بازاڕی زیاترت هەبێ قازانجیش زیاتر بێ ئەبینی بۆرسەکانی جیهان چەند گرنگی پێدرێ ئێستا ئەوەندە نوقتە بەرز بۆ ئەوەندە نزم بۆ و کاریگەری ئەوە یەک جاری وە هەیە یە قسەیەکی بەسیط مردنی کەسێک مشکلەیەک کاریگەری زۆرە کاتە سەر بۆرسە ئێستا سەیری لای خۆمان مەکەن ئەو مەوجە جیهانگەراییە مادیگەراییە زۆر ڕووی تێ نەکردووە بەڵام لە وڵاتانی تر هەرچی هەموو غەمی ئینسان هەیە کەوتۆتە سەر ئەوەی چەند پارە پێیاکە چۆن سەرفیکە چۆن حەز و ئارەزۆ مادیەکانی تێرکە شتێکی تر نەماوە لە پشتی ئەوە کە ئینسانی غەربی هەوڵی بۆ بایستا بۆیە کاتێک کە ئەو گۆڕانکاریە جەزریە ڕوویە لە ژیانی غەربە وتیان هەموو شتێک سائلە هیچ شتێک نییە
هەموو شتێک بەردەوام لە گۆڕانکاریە چۆن ئاو کە ڕۆ لە هیچ شوێنێک ناوەستێت چەقێکمان نییە ئێمە اعتیماد بکەینە سەری لەمەوە کەسێکی وەکو نیچە وتی مادام هەموو ژیان بەردەوام ژیان هەمووی مادەیە مادەش بەردەوام لە گۆڕانایە ژیان بەردەوام لە گۆڕانایە کەواتە شتێک نییە ناوی حەقیقەتێکی سابت بێ حەقیقەتی سابت لە لای ئەوروپیەکان ئێستا وجودی نەماوە بە تایبەتی ئێستا لە لای فەیلسوفانیان مەسەلەن ئەوە ئێمە چەند ساڵە پێڵین ئاو لە لای ئەوان ئێستا توانیوەوە نەڵێی ئاو حەقیقەتە ئەوان ئەڵێن هیچ حەقیقەتێک نەماوە لە ژیانە کێڵێمە ئاوە باشە هەزارەها ساڵە پێی وتراوە ئاو ئەڵێن هەزارەها ساڵە ئێمە غەڵەت بووین ئەوێ ئێستا ئەو ئاوە چۆنە بێ 1000 ساڵ خۆی بگرێ ئێستا بۆ بە شتێکی تر 1000 جار گۆڕاوە ئەو وەکو نمونەی بەسی دەیهێنمەوە بۆ تێگەیشتن لە ئەو خەلفیەتە سەقافیە اینجا ئێستا وەکو وتمان ئەو هیومانیزمەی کە لە سەردەمی مۆدێرنەیە هەبوو ئەوەش نەماوە یەک نمونەی بەسیط بێنینەوە لەسەر مەسەلەی خێزان لە ئەوروپا و لە ئەمریکا لە غەرب هەتا پەنجاکانی سەدەی ڕابردووش ساڵی 1950 خێزان تعریفی خێزان وا کراوەکە بریتیە لە پیاوێک لەگەڵ ژنێک کە بنە دایک و باوک یان مناڵیان هەیە یان نییانە ئەمە لەسەر ئەساسی چی تعریفی خێزان وا کراوە لەسەر ئەساسی ئەو ئینسانیەتە مشتەرەکەی کە لە بینی هەموو کەسایە ئینسانیەت مرۆڤبوون وا ئیجاب ئەکا کە نێر هەبێ و مێ هەبێ ئەم نێر و مێ خێزان دروست بکەن بەڵام کاتێک کە وتمان ئینسان لە مەرکەزی ئیهتیمامیان چووە دەرەوە ئینسانیش وەکو تەختەیەک و دارێک و بەردێک و ژیاندارێکی لێهات لە لای ئەوان چونکە وتمان جانی بە معنەویەکەی لێداڕنرا ئینسان بوو بە کاینێکی مادی کە بوو بە کاینی مادی فەرقی ئینسانێک و پشیلەیەک و سەگێک نییە لە لای ئەوان ئێستا لەم مانگە چەند مانگی ڕابردوو کابرایەک مر نازام 2 ملیۆن دۆلاری بەجێهێش بۆ پشیلەکەی لەبەر ئەوە لە لای ئەوان ئێستا ئینسانیەت لە چەقی گردون و ژیان نەماوە بۆی ناگەڕێنەوە بۆ حکومەکانیان بۆیە مەفهومی خێزان ئێستا لە لای ئەوان گۆڕاوە ئێستا مەفهومی خێزان بەڕەسمی لە ئەوروپا و لە ئەمریکا و لە غەربا خێزان ئەکرێ ژنێک و پیاوێک بن ئەکرێ دوو پیاو بێ ئەکرێ دوو ژن بێ ئەکرێ پیاوێک و دوو ژن ژنێک و دوو پیاو مناڵیان هەبێ نەیان بێ ئەکرێ مناڵ مەسەلەن تەبەنیکەن یەکێکە کەسێکە مناڵی نییە هێنەیەکا بە مناڵی خۆی بەڕەسمی ئەگەر بچی لە ژینی خۆی نەبێ ئێستا شتێک هەیە لە غەرب ئیشی لەسەرەکرێ بەکرێدانی ڕەحمە لەلایەن ئافرەتەوە کەسێک هەیە مەسەلەن هاوڕەگەز بازە حەزی لە ئافرەت نییە چیەکە بۆی مناڵیشی ببێ ئەچێ ڕەحمی ئافرەتێک بەکرێگرێت جا طبعاً لەبەرەوەی لە لای خۆیان گرانە پەنایان بردوتە ئێستا بەر ئەمریکای شیمالی کە ئەرجەنتین و مەکسیک و ئەوانە حاڵی بژێویان خراپە بۆ مدەی ئەو نۆمانگەی کە ئافرەتەکە مناڵەکەی بۆ هەڵەگرێ پارەی هاتێ دواییش کە مناڵەکەەوە سەلامەتی لەدایک بوو هەدیەکی هاتێ و مناڵە با بۆ خۆی ئەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە شتێکی مەقبولیشە لە لای ئەوان کەسێک نیە دژایەتی ئەوە بکە هەر لە ئیعلامی شاگەر متابعە بکەین زۆر بە ئاسانی ئەڵێن ئێمە شتێکی وامان کردووە ئەنجلینا جولی خۆ زۆر بەتانەزانن چواری هەیە دوانیان مناڵی خۆیەتی دوانی تەبەن نییە لەوە هێناوێتی و کردوێتی بێی خۆی ئەوە نەجمێکی عالەمیشە ئەمە بۆ ئەو گۆڕانکاریە ڕوویدا لەبەر ئەوەی وتمان مرۆڤبوونی مشتەرەک مرۆڤبوونی سەنتەربوونی مرۆڤ لە لای ئەوان نەما ئیتر جارێکتر نەگەڕانەوە بۆ سروشتی مرۆڤ ئایا سروشتی مرۆڤ وا ئەخوازێ نێرومەیەک خێزان دروستکەن نا ئەوان ئێستا بە داعی طبعاً ئەو لیبرالیزمەی کە دیعایی بۆکەن بە داعی ئەوەی کە ئینسان حڕە لە هەموو هەڵبژاردنەکانیە هاتوونەتە سەر ئەوەی کە ئینسان پێویست ناکە خەلفیەتی ئینسانی خۆی لێک باتەوە ئێستا حەزی لە چییە بیکە جا لەم خەلفیەتە سەقافیە وەلەم میزاجە مەعریفیەیە فێمینیزم سەری هەڵداوە فێمینیزم کە وەکو وتمان لە قۆناغەکانی توانین بڵین دوایینی مۆدێرنە سەری هەڵدا و لە سەردەمی پۆست مۆدێرنەیە کە ئێستەیە زیاتر بە قووەت بوو بانگەشەکارانی فێمینیزم هاتن تەکیدیان کردە سەر ڕەگەزی مێ
وەکو پێشتر ئاماژەم پێکرد پێیان وا بوو کە مێ کائینێکی زۆر جیاوازە لە نێر پێویستی بەوەیە کە شوناسی خۆی بە کۆمەلگا بسەلمێنێ پێویستە خۆی تەعریفی خۆی بکە نەک کۆمەلگا پێی بڵێت تۆ ژنی لەگەڵ فڵان پیاوە هاوسەرگیری بکە پێویستە ئاوا بژی پێویستە ئاوا بڕۆی وتیان ژن کائینێکی جیایە ئەبێ خۆی تەعریفی خۆی بکە خۆی تەعریفی خۆی بکە یعنی دا ببڕێ لە کۆمەلگا دا ببڕێ لەو دابوونەریتەی کە کۆمەلگا لەسەری ڕێک کەوتووە لەبەرەوە بانگەشەکارانی فێمینیزم ئێستا لە کوردستان و لە کۆمەلگا ئیسلامیەکان یان هەڵەن ئەوانەی کە بانگەشەی ئەوەکەن کە ئەبێ مافی ئافرەت لە کۆمەلگایە بەدەستبێنین یعنی لە ناو چوارچێوەی کۆمەلگایە ئافرەت مافەکانی وەرگرێ یان هەڵەن تێی نەگەیشتون یان بە قەسد واکەن ئەجینا فێمینیزم وەکو ئەسڵ و بنەڕەت داوای وەرگرتنی ماف لە کۆمەلگا ناکا بۆ ئافرەت داوای سەر لە نوێ تەعریفکردنەوەی ئافرەت ئەکا بەدەر لە کۆمەلگا بەدەر لە مێژوو چونکە ئەوان پێیان وایە کە مێژووش زوڵمی لە ئافرەت کردووە بەو حکمەی کە وەکو وتمان لە سەردەمی ماتریاکی کە سەردەمێکی زۆر دوورە ئەڵێن پیاوەکان پێشتر ژن دەسەڵاتدار بووە حکمی دنیای کردووە بەڵام پیاوەکان هاتوون لە شەڕ ڕێکازاڵ بوون بەسەریانە و دەستەبۆیان کردوون و خستویان نەتیجەی ڕکێفی خۆیانەوە بۆیە ئێستا زۆرێک لە فێمینیزمە متەتەڕیفەکان داوای پێداچوونەوە بە مێژووش ئەکەن ئەڵێن مێژووش کە نووسراوەتەوە لە سایەی نێرسالاری نووسراوەتەوە بۆیە ئەبێ ئەو مێژووە سەر لە نوێ تەفسیر و مراجعەی بۆ بکرێتەوە جارێکی تر هەندێکیان گەیشتونەتەوە ڕادەی ئەڵێن زمان پاشکۆیەتی بۆ ئافرەت دروستەکە مەسەلەن کەلیمەی وومێن کە مێنەکە WOWEN ئەڵێن مێن پیاوە نابێ بڵێن وومێن ئەبێ بڵێن ووماین بۆ ئەوەی لە ناوەکەش ئافرەت تابعی پیاو نەبێ یان شی ئەڵێن هی پیاوە شی تەنها ئێسێکی بۆ زیادەکرێ ئەبێ لە بینی ئێس و ئێچەکەیە داشێک دابنین چونکە بۆی ئەو ئافرەتە تابعی ئەو پیاوانەوە تەنانەت لە ڕووی زمانەوانیشەوە ئەمە ئەو پەڕی قوڵکردنەوە و دژایەتیکردنی خودی ئافرەتە بۆ ئەوەی ئافرەت ببێتە کائینێکی جیاواز لە پیاو لە ململانەیەکی بەردەواماوێ لەگەڵ پیاوە